ساڵانی دیکە ژەر کاتێک بەشی کەشناسی بوومە لەرزانی لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن پێشبینی وایان کردبێت کە کەشێکی ناسەقامگی ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکات بە تایبەتی ئەو ناوچانە لە ڕێی شارەوەنەکان و خزمەتگوزاریەکان ئامادەکاری دەکەن و ئەم جارەش بە پێی ئەو کەشێک کە پێشبینی کراوە باز لەو دەکرێت بارانی بەهێز دەبێت و کاریگەریەکانی لە بەیانی و بەتەواوەتی دەردەکەوێت و هەل ئێوارەوە بەشێک لە کاریگەری و شەپۆلە دەرکەوت کە بڵین شێوەی بابەت هەور و خۆڵبارینێک لە سنتەری شاری هەولێر و دەوروبەری دەستی پێکرد بەڵام شەپۆلەکە لە ڕۆژی چوارشەم زیاتر پەرەدەسێنێت بۆیە بەشی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لە سنووری پارێزگای هەولێر بە تایبەتی ئامادەکاریان کردووە من دەمەوێت بۆ زانیاری زیاتر بچمە لای خۆیان بزانم ئامادەکاریانە چیا کردووانە ژیار جەلال بەڕێوەبەری خزمەتگوزاری و ژینگە پارێزی شاری هەولێر کاک ژیار سڵاو لێ بێم کاتەوە باش هەروکو جارێکی دیکە و ئامادەکاریانە چیان کردوتانەوە جیاوازی چییە بۆی کە ڕوبەڕووی لافاو کاتێک دەبینەوە بۆی لە زۆر شوێن لە کاتی لافاو ئێوە ئامادە بن بۆی کە لە چاو جاران دیکە جیاوازتر بێ کارەکانیەوە. سوپاس بۆیەوە بەخێرهاتن وەکو هەموو ئامادەکاریەکانی مانگانی پێشوو کە لەناو وەرزی سیستان بووین هەمان شێوە ئامادەکاریەکان دووبارە کرانەوە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر هەوڵمانداوە کە چەند ڕۆژێک پێش گەیشتن بە شەپۆلەکە تەواوی چاڵەکانی ئاوەرگرتن خاوێن بکرێتەوە کە بەداخەوە ئەوانەی بە بۆنەی ئەوەی کە خەڵکێکی زۆر زڵ و پاشماوە لەناو چاپەرەکانی ئاوەرگرتن لەناو چاڵەکانی ئاوەرگرتن فڕێ دەدرێت ئەوش خاڵی یەکەمی وەرگرتنی ئاوە کە ئەگەر ئەوانە گیرابن ئاو بە هیچ شێوەیەک ناتوانێت بگاتە ناو مەجاریەکان و ئاوەڕۆکان بۆیە هەوڵماندا ماوەی 2 ڕۆژە و تاوەکو گەشتنی شەپۆلەکە و لە ناو شەپۆلەکەش بەردەوام دەبێت وەکو قۆناغی یەکەم تەواوی چاڵەکانی ئاوەرگرتن بە تایبەتیش ئەو شوێنانەی کە خاڵی لاوازی شاری هەولێرن چەند شوێنێکەیە کە بەردەوام بەهۆی هەڵکەوتنی شوێنی زەویەکە کە چاڵە یاخود کێشەی ئاوەڕۆی لێ هەیە هەوڵمانداوە کە شوێنەکە پاک بکرێتەوە تاوەکو ئامادە بێ بۆ وەرگرتنی ئاو. قۆناغی دووەم لە کاتی گەیشتنی شەپۆلەکە ئینشاڵە بارانێکی بەڕەحمەت دەبێ بەڵام هەر لەگەڵ گەیشتنی شەپۆلەکە تەواوی تیمە خزمەتگوزاریەکانی تەواوی شارەوانی و دەستگاکانی تریش یعنی فەرمانگەکانی ترش لە بەرگری شارستانی لە تیمەکانی ئاوەڕۆ لە برایانی لە پۆلیسی هاتوچۆ لە پۆلیس لە ژینگە و دارستان تەواوی تیمەکانی حکوومەت لە فەرمانگەکانیان لە ئێشەگریدا دەبن تاوەکو بۆ خوانەکە بەهۆی ڕوودانی هەر کارێکی نەخوازرا و بە زووترین کات بگەنە شوێنی مەبەست. ئێمە شتێکی تریش دەکەین جیاواز لە هەموو جارەکانی تر کە کردومانە ئەو وەختیش ئەلحەقەی تەواوی ئامێرەکان لە شوێنەکان جێگیر دەکەین لەو شوێنانەی کە مەترسی دروستبوونی لافاوی لێ هەیە ئامێرە قورسەکان کە بە بۆنەی لەوانەیە بە بۆنەی ئەوەی کە ئەگەر شەقامەکە ئاوی تێدا هەستێ بە بۆنەی لافاوەوە ئامێرەکان بەهۆی زەنجاڵی هاتوچۆ نەگەنە شوێنی مەبەست پێشوەختە پێش گەیشتن شەپۆلەکە سبەی ئێوارێ تەواوی ئەمریکان لەو شوێنانە جێگیر دەکرێت تاوەکو بتوانین بە ئاسانترین شێوە بگەینە شوێنی مەبەست و پاشەوەش ئەگەر لافاو ڕوویدا و ئاو کۆبەوە ئێمە ئەو قڕولیتکەیە ڕاستە و خۆ دوای تەواوبوونی بارانەکە تیمەکانمان کرێکارانمان پاکەوانان ڕاستە خۆ شوێنەکان پاک دەکەنەوە و دەشیشۆن تاوەکو هیچ گرفتێکی هاتوچۆ لە دوای دروستبوونی لافاوەکە بۆ هاتوو هاوڵاتیان دروست نەبێت. شوێنانە کوێنەگە باس بکەی دایم مەترسی کۆبوونەوەی ئاویان لەسەرە شوێنەکان وەکو دەڵی زۆر ئاشکران ینی چەند شوێنێکی کەمە ناگاتە پەنجەی یەک دەستش بەڕاستی لە سنووری زۆنی یەک بنجسری سەیداوەمان هەیە کە بەردەوام ئاوی تێدا کۆ دەبێتەوە لە سنووری زۆنی سێ هەمانە لە سەر 100 مەتری لای سپۆرتا لە سنووری زۆنی 6 لای تەواری ڕۆژ ئاوا هەمانە و مزگەوتی سید حوسێنمان هەیە و لە لای سنووری زۆنی 5 لە لای تاپۆی دوو لەو شەقامانەیە بەڵام گرنگەکە ئەوەیە هەوڵمانداوە کە ئەو شوێنانەی کە کاریگەریان هەیە تەنها هەستانی ئاوە لەسەر شەقامەکان نەوەک ئاوچوونە ناو ماڵان چکە بەڕاستی ئاوچوونە ناو ماڵان کارەساتێکی گەورەی و زەرر و زیانی هەیە ئەگەنا ئاو لەسەر شەقامەکان کۆبێتەوە وەکو دیاردەیەکە وەکو زۆربەی وڵاتان کە دەیبینی ئەگەر ڕێژەیەکی زۆر باران لە ماوەیەکی کاتی کەمدا داببارێ بە دڵنیاییەوە کێشەکان بۆ ئاوەڕۆ دروست دەبێ ئەو ئاوەڕۆیانە هێزی ئەوەیان نییە ئەو بڕە زۆرە ئاوە بە ناویاندا ڕۆبچێ بۆیە کاتێکی دەوێت تاوەکو تەواوی ئاوەکە تەسریب دەبێت. کانی ڕابردوو ئەو شەپۆ لە بەهێزی کە هات لە پردی سەیداوە با بڵێن زەرورزیانی با هەوڵاتیانیشکیان باشۆی کە چەندی سیارە لە ژێر ئاو کەوتن دوایەوە شارەوانی هەولێر لە ڕێی کارمەندەکانیەوە نزیکەی هەفتەیەک خەریک بووم بۆ پاکردنەوەی ژێر پردی سەیداوە کە با بڵێن ئەوانەی کە خاوەنکارن لێ بوونەتەوە کاری بکە پیس بکرێت کە پاکراوەتەوە هەر مەترسی هەیە بەدڵنیاییەوە هەر مەترسی هەیە لەبەرەوەی شوێنی هەڵکەوتی شوێنەکە زۆر چاڵە لە 6 مەتری و لە 30 مەتریەوە تەواوی لە 6 مەتریەوە تەواوی شوێنەکە چاڵە تاوەکو دەکاتە ژێر جستری سەیداوە بە گەیشتنی 3-4 شەقام هەمووی لەوێ کۆ دەبێتەوە ئێمە نزیکەی 400 قەلاب کە نزیکەی 4000 مەتر سێجا
پاشماوەمان لە ژێر دسترەکە فڕێدا بە دڵنیایەوە ئەوەش وەکو کۆکەرەوەیەکی ئاو دەوری هەیە لەگەڵ ئەوەش ئاوی تێدا کۆ دەبێتەوە. ئێمە داوامان لە هاوڵاتیان ئەوەیە کە لە کاتی لافاودا بە پێی پێویستی شەقامەکان بەکاربێنن. ئەگەر پێویستی پێ نەبوو بە هیچ زۆرێک شەقامەکان بەکارنێنن. جارێ هیچ قسەیەک لەسەر پشووی ڕۆژی پێنجشەم نەکراوە، بەڵام ڕۆژی چوارشەم بە دڵنیاییەوە خۆی پشووە. بۆیە دەکرێت ئەو هاوڵاتیانەی کە ئەگەر کارێکی زۆر پێویستیان نەبێت لە شەقامەکان نەبن نەوەکو ببێتە زەرزیان. ئەو شوێنانی کە مەترسی کۆبوونەوەی ئاوی تێدا هەیە سیارەکانیان تێدا ڕانەگرن. هەموو جارێ بینیمانە تیمەکانی ئێمە زەحمەتیەک دەبینن تاوەکو تەنها خاوەنی ئەو ئۆتۆمبیلان دەزنەوە کە لە ژێر جلی سەیداوە دانراوە. ئێمە سبەی ئێوارێ شەقامەکە دادەخرێت تاوەکو نەبێتە هۆی دروستبوونی کێشە بۆ هاوڵاتیان. باز بۆ جەناب بەڕێوەبەری خزمەتگوزاری و ژینگە پارێزی سنووری پارێزگای هەولێر باسی لەوە کرد کە تیمەکانی خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە لە سبەی ئێوارەوە ئەو شوێنانی کە مەترسی کۆبوونەوەی ئاوی لێ دەکرێتەوە لە ساڵانی ڕابردوو لە ماگانی ڕابردووش کە بەردەوام لەوێ با بڵێن جەنجاڵی بۆ هاوڵاتیان دروست دەبوو بەشێک لە ماڵەکانیش ئاو دەچێنێ و ماڵیان زەرروزیان لە پێدەکەشت. باز لەوە دەکرێت کە لە ڕێو ئامێرانی هەیە ئامێری باڵین بەهێزە دەتوان لێوە کۆنتترۆلی ئەو ناوچەیە بکەن، بەڵام مەترسی کۆبوونەوە هەر هەیە و بۆ پێیکا لە سنووری جوگرافی هەولێر لە ساڵانی ڕابردوو ڕێڕەوی ئاوەکانی زۆر بە بچووکی دروست کراوە.